پەیمانگەی برایت بۆ یەکەمین جار بە بەشداری زیاتر لە 60 کۆمپانیا یەکەمین پێشەنگای هەلیکاری خۆبەخشی کردەوە. سەرەتای پێشەنگاکەش پانێڵێکی زانستی لەبارەی کاری خۆبەخشی وەک دەرفەت بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان دەستی پێکرد. هەر لە پێشەنگاکەدا خوێنکارانی پەیمانگای برایت کار و چالاکیەکانی خۆیان خستەڕۆ هاوکات بەشێکیش لە خوێنکاران ناوی خۆیان لە لای کۆمپانیا بەشداربووەکانی پێشەنگاکە تۆمار کرد. هەر بۆیە بەشێک لە کۆمپانیاکان بەم شێوازە باس لە کار و چالاکیەکانی خۆیان دەکەن. من وەکوونەوە کامل سەر بە شەریکەی شۆکەرسین بەشداریمان کردووە کە شەریکەی شۆکەر سەر بە بینای هەندەسی و تەلارسازی و سەرویزەکانی کێتی هەم لایانی مارکتینەکەیەوانەیە کە فول سەرویزە بۆ لایانی هەندەسەکەی و فول سەرویزە بۆ لایانی مارکتینەکەی. ئەنجە مەرجی ئەوەی کە ئەو بەشداربوانەی کە بەشداری ئەەکەن و کە سیڤی خۆیان تەقدیمەکەن حسب ڕغبەتی خۆیانە کە خۆیان لە چ لایەنەکە بیننەوانێ و باگراوندیان چەندێک هەیە ئەکسپریەنس زۆر زەڕورە بۆ ئێمە کە بزانین چەندێک ئەکسپریەنسیان هەیە و چەندێک کوالیفایدن بۆ ئەو فیلدەی کە خۆیان ئەپلایەکەن سیڤەکەیان ئەپلایەکەن. بۆ لایەنی مارکتینەکەش عینەش کڵ ئێمە چەند لایەنێکمان هەیە مثلەن پرنت ئەند پرۆمۆشنمان هەیە، پرۆدەکشن ئەند ئەنیمەیشنمان هەیە، مارکتینگمان هەیە، بەجیا ئەدڤەرتایزینگمان هەیە و لایەنی هەندەسێکەشی کە سەر بە ئینتێریەر دیزاین، ئێکستێریەر دیزاین، دیزاینی لاندسکیپ و ئەمانە. ئەیتر هەر کەسە حەسەب ڕغبەتی خۆی و حەسەب ئەوەی کە چەندێک کوالیفایدە بۆ ئێمە و ئەم پێشانگانش زۆر مهمە بۆ تەلەبەکان خاستان بۆ ئەوەی وەکو مۆتیڤیشنێک وابێ بۆیان چونکە ئەگەر ئێستا بزانین کە هەلیکار ئەوەنە نییە ئێمەش هەلیکارەکەمان بۆ چەند مەجالێ داناوە بۆ چەند شخصێکەوە نییە بڵێم ئێمە محەدەدمان کردبێ بڵێن بۆ 2 نەفەر یا 3 نەفەرە. پێشەکی بە خێراتنی بەڕێستانەکەم بۆ پانێڵە جوانە. ئێمە من سەرەتا ناوم هەستیار شوان ساڵحە بەڕێوەری ڕێپێدرایی کۆمپانیای چێ دەباشان بە خۆشحاڵیەوە بەشدارمان کرد لەم پانێڵە جوانە بۆ ڕەخساندنی هەلیکار و وەرگرتنی کارمەند لە کۆمپانیاکەمان. دوای فراوانبوونی کۆمپانیاکەمان هەلیکارمان ڕەخساندووە بۆ کارمەندی زیاتر و وەرگرتنی کارمەند لە کۆمپانیاکەمان. ئەمە هەلیکارمان بۆ 8 کارمەند ڕەخساندووە ئێتە لە بوارە جیاکانی بەشی فرۆشت و مارکتین و دیزاین و بابەتی ئەندازیاری و خزمەتگوزاریە لە بوارانەیە 8 هەلیکارمان ڕەخساندووە. ئەمانج لە ئاساسکردنی ئەم جۆرە پێشەنگایانە لە نێو ناوەندێکی ئەکادیمیدا ڕەخساندنی هەلیکارە بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان. هەر بۆیە هەلیکاری خۆبەخشی نزیکەی 500 دەرفەتی کار بە شێوەی خۆبەخشی و هەمیشەیی ناوی خۆیان لە لای کۆمپانیا بەشداربووەکان تۆمار کرد. خوێنکاران داوایان کرد ئەم جۆرە پێشەنگایانە گرنگی زیاتری پێ بدرێت لە داهاتووشدا تاوەکو زۆرترین کەس سوودی لێوەربگرێت.